ئەمڕۆ میواندارەتی هونەرمەندێکی کاریکاتەریستمان کردووە کە ئەمانەوێت خۆی باسی ئەزمموی با بڵێن کاریکاتەرمان بۆ بکات لە کوردستان لە وڵاتانی دیکە زۆر مەجالێکی بەرفراوانە دەکرێت کە زۆرێک لە پەیامەکان لە ڕێگەی کاریکاتەرەوە ئاڕاستی هاوڵاتیانە توێژێکی تایبەت بکرێت بزانین لە کوردستانی خۆمان تا چەند لەبارە کەشەکە بەوەی کە تۆ پەیامەکان لە ڕێگەی کاریکاتەرەوە بگەێنیت و بەوەی کە تۆ ببیت بە کاریکاتەریستێک بە هونەرمەندێکی بواری کاریکاتەر ئەگەر حەستان لێ هەیە پێویست بە چی هەیە ئەبێ لە چیە دەست پێ بکەیت ئێمە ئەم بابەتە وەزانیاری وەرگرتن لەسەری بەجێ هێڵین بۆ میوانی بەرنامەکەمان بە حکمەوەی کە ئەزمونێکی یەکجار زۆری هەیە بەشداری زۆر چالاکی جیاوازی کردووە تەنانەت کارەکانی لەسەر ئاستی نێودەوڵەتیدا توانیوێتی ناوبانگ بەدەست بهێنێت هەر بۆیە بە شێوەیەکی سکایپ و لە وڵاتی هۆڵندا ئەچینە لای هونەرمەندی ئازیز و میوانی ئازیزی بەرنامەکەمان لەم بەشە بەڕێز ڕێناس عارف کاک ڕێناس سڵاوی لێبێت بەیانیت باش ڕۆژێکی ئارام بۆ جەنابێت جا پێم خۆشە گوێمان لەمەوە بێت بە حکمی ئەزمموی خۆت باسی ئەومان بۆ بکەیت لە ماوەی ئەم ساڵانەی تەمەنت کە دادناوە بۆ هونەری کاریکاتەر تۆ چۆن باسی ئەەکەیت بە چۆن هونەرێکی ئەبینی سڵاو لێبێ کاک ڕێناس بەیانی باش سڵاو لە ئێوەش خۆشحاڵم بە بینینتان دووبارە وەدارم کاتێکی خۆش و بەختەوەر هەموو کاتێ لە کاتە خۆشییا بن زۆر سپاس بۆ ئەم میوانداری ئێمەش خۆشحاڵیم ئێمەش زۆر خۆشحاڵ پرسیارەکەی سەحرخان وابزانام ئەتوانین جارێکتر دووبارێکیتەوە من ئەم پرسیارم لە بەڕێزت کرد جەنابە چەندین ساڵ لە تەمەنی خۆتت داناوە بۆ هونەری کاریکاتەر پێم خۆشە باسی ئەوەمان بۆ بکەیت کە لە دوای ئەم هەموو سەرقاڵبوون و بە خۆشحاڵی بەدەستهێنانی ناوبانگ لەم بوارەیە تۆ چۆن باسی کاریکاتەرەکەی بە چۆن هونەرێکی ئەبینیت کاریکاتێر بۆ من هەموو ڕۆژێ نوێبوونەوەی ئەنی ئەم چەند ساڵە چەندین ساڵە من خەریکم بەڵام ئەوتەی کە لەوتەی من هاتوومەتە ئەم بوارەوە هەموو ڕۆژێ بۆ من شتێکی تازێکە ئەدۆزمێ ینی هەموو ڕۆژێ تۆ توانی شتە جیهانێکی ترەوە ئەم تازەیانەکە باسی ئەەکەی زیاتر چییە کاک ڕێناس ئەوەی کە هەر ڕۆژ و تازەیی ئەبینیت بەڵێ تۆ ڕۆژانە یەکێک لە مەرجە گرنگەکانی هونەری کاریکاتێر ئەبێ ئاگایی و هەبێ سەبارەت بە ڕووداوەکانی دەور و پشت ڕووداوەکانی جیهان یان ڕووداوە مەحەلیەکان و تۆ هەمیشە بە ئەکتیڤی لەگەڵ ئەم ڕووداوانە ئەبێ هەڵسی دانیشیت و بۆ چوون و جیهانبینی خۆت تەرحکەی لە ڕێی ئەم هونەرەوە جا ئەم هونەرە ئایا تۆ بە شێوەیەکی تراژیدی تەرخیەکەی بە شێوەیەکی کۆمیدی بە شێوەیەکی ئایرۆنیک بە شێوەیەکی ساتیر ئەو کاتە بەپێی ئەو بابەتە و بەپێی بۆ چوون و جیهانبینی خۆت ئەو بابەتە تەرحەکەیت و ڕەخنەکانی خۆت لەو بارودۆخە زۆر باشە کاک ڕێناس باسێکیەوە بکەین بە پێی کێشە کۆمەڵایەتیەکان ئیتر بە پێی کێشە سیاسیەکان بە پێی ئەو کێشانەی کە ڕۆژانە مرۆڤ ڕوبەڕووی ئەبێتەوە کاریکاتێر هەمیشە سێبەرێک بۆ لە پشت ئەو کێشانەوە و توانیوێتی بە شێوازێک گوزارش لەو کێشانە بکە تا چۆن تۆ لەگەڵ ئەم بابەتانەیە ئاوێتە بوویت و ئاوێت لە ڕێگەی کاریکاتێرەوە ئەم کێشانە بە خەڵکی بناسیێنیت ڕاستە مرۆڤ ئەم سەردەمە مرۆڤێکە دوور نییە دابڕاو نییە لە واقع و لەو ڕووداوانەی کە ڕوەتە جا هەر کەسێک بەپێی اختصاصی خۆی بە پێی بوارێکیەتی ئەو ڕەتفعل و بەرچەکردداری ئەبێت سەبارەت بەم کێشانەکە لە جیهانە ڕوەتە ئێمە ڕۆژانە بەرەو ڕووی کێشەی ژینگا بینەوە بەرەو نەخۆشیە بینەوە کێشەی گرانی هەیە کەمەکە ئەمانە شتێکن هەموو مرۆڤێک تووشیە بێت ڕۆژانە ئێمە لە جەنگێکی گەورە ئاژین هەمیشە ینی پەیوەندی بەوەیە کە تۆ ئایا تۆ تا چڕادەیەک ئەم کێشانە کاریگەری لەسەردانێ کاتێککە منم هەواڵانە ئەبیستم کاتێککە کاریگەری ڕاستەوخۆی یان ناڕاستەخۆی لەسەر منە بێ وەکو هەر کەسێک وەکار تاکێک دێم ئەم بابەتانە لای خۆم تۆمارەکەم دواتر دێم دوای تۆمارکردنەکە بۆچوونی خۆمی لەسەر تەطبیقەکەم و بزانم ئایا من بە شێوەیەک ڕەخنەم هەیە لەبارەی سەبارەت بەم ڕووداوانە پەنا بەمە بەر ئەم هونەر زۆر هونەری کاریکاتێریش خۆی کۆمەڵێک ئامرازە توانین لەسەری قسە بکەیت بە پێی و ئامرازانە تۆ فیکرەکان تەگەیەنی تۆی خەیتە سەر ئەبێتە بەرچاوی بینێت
کاک لە نازەمەی کە ئێستا لە سەر شاشەی بینین کۆمەڵی وێنەیە کە هەمیشە وتمانە کاریکاتێر لەوانەیە لە سەرکردەکان و کەسانی بەرپرسوانە بەڵام ئەم جارە جیاواز زۆرینیان هاوڕێکانی خۆتن کۆکووی هەمندەریا ڕێز و خۆشەویستیمانێ و هونەرمەندێکی ئازیز ئەو ڕێوێنەی ئەو کێشاوە یا هونەرمەند حەسەن زیرەک ئەمانە بەختیار سەعید ئەمانەت هێناوە کێشاودنەوە بۆچی پێمان بڵێ بەڵێ ئەمە پێوترێ پۆرترێتی کاریکاتوری ڕاستیا ئەمە جیاوازە تۆ لە ڕێگەی جیاوازە لە پۆرترێتی جیاوازە لە کاریکاتێری ڕۆژنامەوانی یا کاریکاتێری سیاسی و کۆمەڵایەتی کاریکاتێری پۆرترێت ئەوەیە تۆ ئەو کەسە بەتابەتی ئەو کەسە ئەگەر کەسێک ڕووداوێک یا شتێکی تایبەت بێ یان کەسێکی شخصێتێکی ناسرااو بێت یا شەرتیش نییە من زۆر جار لە بۆنەباندێجار لە بۆنە و مناسباتەکانە لێرە کاریکاتێری مناڵ دروستەکەم مە زیاتر بۆ خۆشی و خەندە و جۆرێکە لە تەقدیرکردنی ئەو کەسە لە موچاوەکانی ئەشێوێنی و ئەگەر ئەو کەسە خەریکی چ کارێک بێت تۆ زیاتر استفادە لەوەکەیت بۆ نمونە ئەو کەسە ئەگەر هونەرمەند بێ سینەماکار بێزا بۆ نمونە کەسێکی لە بواری زانستا ئیشکا تۆ ئیشارەت بەو کارەی ئەی بەڵام لە ڕێی تعبیرکردنی دەموچاوێت دەموچاوەکان ئەشێوێنی بۆ زۆر جار من بیستومە ئەو کەسانی کە من کێشاو من ئەڵێن ئێمە هەست دەکەین شخصیت و کارکتەری ئێمە لەو کاریکاتێرە دەرئەکەوێت بە کاریکاتەر کۆمەڵێک شتی کۆمەڵێک پانتایی یان کۆمەڵێک جێگەی شاراوە لە دەموچاوی ئەو کەسا ئیبرازەکات کە لە دوایە ئەو کەسە کارکتەری خۆی دابینێتەوە ئەو کەسانی کە دەموچاویان پانە بۆ نمونە تۆ پانتر دەریەکەی ئەوەی باریکە باریکتر دەریەکەی یان ئیتر هەر شوێنێکی دەموچاوی جێگەیەکی باریزە چاوێ لوتێکی دانێتی بەر شوێک تۆ ئیبرازەکەی زیاتر بە شوێک مبالغەی پێدەی تا هەت یا خۆی ئەچێت ئەو کە دوای تەماشای خۆی کاتەوە باڵێ باڵێ زۆر باشەوەی کە بینی لە وێنەکانە سەحاریانی زۆرینەی ئەوەی کاگرێناز ئاماژەی پێیات کۆمەڵێک لە وێنەکانە کەسانی ئەوروپین کەسانن کە زۆر بە دڵخۆشی و وێنەکەی خۆیان بە دەستەوە گرتو لەگەڵ فۆتۆیەکە کە خۆی لەوانەیە کاگرێناز فۆتۆکانی گرتە بێ ئەم وێنانەی کێشە هەمووشی پێگومان لە پارچێکە کە دانیشتونی تر هاوڵاتێ بێ لەگە سەگەکەیا بێت یاخود لەگەڵ کۆمەڵێک مناڵە کە مناڵەکە دەموچای مۆنە کە چیان بە شێوازێکی کارێکاتێت مناڵەکە پێکەنێ کاگرێناز پێم خۆش ئەگەر جێبیستی ئێمەی پرسیاری ئەو بکەم ئەو هاوڵاتیانەی کە تۆ وێنەکانیان بە شێوازێکی تر پۆترێتیان ئەکێشی فیدباکی ئەوان چییە بۆم جۆرە هونەرە و ئایا پرسیاری لێکەن کە تۆ هونەرمەندێکی کوردی تا چەند ئەم هونەرە لای تۆ خۆشەویست و پەرەی پێیت بەڵە زیاتر ئەمە وەکو باسی کرد لە پارکایان لە شوێنی گشتیایە زیاتر لە مناسەباتی هەیە لە هۆڵندا مناسەباتی نەتەوەی هەیە مناسەباتی ڕۆژی شاهانە هەیە ڕۆژی ڕزگاری هۆڵندا هەیە لێرە ئەو وڵات بینیم سنجلەکانیان جلی قاڵێکەنە بەدان کە ڕەنگی نەتەوەی خۆیانە ئەم ڕەنگی نیشتیمانیە بڵین ئەمە ئەم خەڵکانە تابیر لە خۆشیەکانی خۆیانەکەن لەم ڕۆژە تۆ بۆت هەیە ئەتوانی ئەو ئیشانە بکەیت لە ڕاستیە جاران وەختۆی کە خوێندکار بووم زیاتر زۆر ئەم کارەمە کە کارێکی تیجاری بوو بۆی بمتوانیا لە کاتی خوێندکاریا لە هاوینانە بە تایبەتیە لە مناسەبەتەکانە جۆرێک لە مەسرەفی خوێندنەکەم بەو شتە دەرهانی بەس ئێستا وەکو هیوایەتێک ئەو کارەکەم ئێستا نەپڵ بە پیشە بەڵام لە ڕۆژی شاهانەیە لە ڕۆژی ڕزگاری هۆڵندا ئەم کارانە کە بیان جارجار بۆ بانگەکرێن بۆ مناسەبەتی تایبەت کە ئەوان بڵێن بۆ مەکە جەژنێکەکەن یەکێک لە ئەو فەقەرانی کە لەناو جەژنەکە هەیە ئەم کاریکاتێراناکەن دانیشتواندن تۆ کاریکاتێریانە کێشی و خەڵکەکە تەبەن جەوێکی خۆش و پێکەنی ناوی ئەدەی بەو ینی بەو کۆبوونەوە جا هەر لە وێنەکان دیار بوو کاگڕێناس کە خەڵکەکە هەستی بە دڵخۆشی ئەگەر کاتێکە وێنەی کاریکاتەرەکەی خۆی ئەگر بەدەستەوە دیار بوو کە بێگومان پێی خۆش بووە بەڵام بە حکمی ئەزمموی جەنابەت لا دوایە لە کوردستانی خۆمان تا چەند ئەم کەشە لەبارە بەوەی کە کاریکاتەر بکە بۆ نمونە تا چەند ئەم ئامادەیە لە لای ئێمەش هەیە ئەگەر هاوڵاتیەک لەسەر شەقامە وێنەی کاریکاتەرەکەی جەنابەت کێشات ئەو پی خۆش بێت یان بە شێوەیەکی گشتی تر تا چەند بۆ نمونە
کاربەدەستە سیاسیەکانی ئێمە دەسەڵاتدارەکانی ئێمە پێشوازیان لە هۆنەری کاریکاتەر کردو ئەم بوێریە لە لای ئێمەش هەیە بابن پێشتر جوابی یەک ئیزافەیەک بۆ سێ جەناب تەبان کە تۆ تەنها وێنەی کەسەکە بینی پێیەکەنێ و دڵخۆشە بەڵام ئەگەر پشتەوەی ئەگەر تەماشای پشتەوەی بکەی خەڵکانێکی زۆر دانیشت تەماشای ئەو کاتی دروستکردنی وێنەکە ئەکەن بە زۆرێک لەو خەڵکانە بڵێن زیاتر سەرسامی خۆیان دەرەبڕن کە تۆ لەو فترەکەمایە لە مەسافەی 5 دقە بۆ 10 دقە ئەبێت ئەو دەموچاوە دروستکەین بە سرعەتێکی خۆشانی جۆرێک بڵێن وەکو جەماوەر پبلیکێک جمهورێکە بۆ دروستەکە جمهورەکە بەردەوام پێکەنینی جمهورەکە ئەبینین ئەو کەسێک کە تۆ دادناوە وێنەکەی کێشی ئەو هیچ نابینێت وێنەی خۆی نابینێ بەڵام ئەبینێ خەڵکەکە پێەکەن و وەکو نەوەیەک لەگەڵ تەجاری شتەکە زۆر جەوێکی پێکەنیناوی دروستە بێ لە جەماوەرەکەی کە لە پشتی منەوە وەستاوە تەماشای وێنەکەکە جا ئەمە تۆزێک با بڵێن لای ئێمە تەناقۆزێک دروستەکە لای ئێمە هونەرە بۆیە زەحمەتە و نییە و یان کەمتر جێی کەوتووە پاچی ئێمە تۆزێک پێی شەرمە وێنەی کاریکاتێری بکێشرێ و دواتر جمهورێکیش لە پشتەوە پێ بکەنن یا جۆرێک بە مەسخەرەکردن و کودەمێک لە مەسخەرەیەکی پێکەنیناوی خۆشانی نەک گاڵتەجاڕیدا لای ئێمە پێم وایە سەختە ئەو تا ئێستا بتوانین کەسێک بێ خۆی وەستیعدادە لە خۆیان ببینێ و خەڵکانی دەوروپشتی چکە ئۆتۆماتیک خەڵکی دەوروپشتی پێکەنینێکی گەورە دروستە بێت کاتێکیش کاگرە ناسکار جۆرە هوەرێک ئەنجامەیە تۆ بۆ بینەرەیکەیت ئێستا لە هەموو جیهانیشا هوەر لە شێوەکاری و بگرە و ئەم کارە هوەری تۆش ئەیکەی لە هۆڵەکان هاتوۆتە دەرەوە لەسەر شەقام کارەکرێ بە ڕێزیشتان چەندین کاری دیواربند و لەسەر شەقامی شوێنتان کێشا و کۆمەڵێک کاری باشتان هەیە تا چەند گرنگەیتر هوەرمەندان کار بۆ بکەن لەسەر شەقام و لە کژینگەیەکی کراوەیە کارەکانیان بانجام بکێنن با بینەرەکان خۆیان کۆ ببنە و لە کارەکەی تۆ بڕوانن ئەمە چەند گرنگە بەشی دۆمی پرسیارەکەی ساخانیش مۆزوعی بڵین بە کورتی وەڵامی بەمە بۆ مەسلەی ئایا سەرکردەکانی ئێمە چەندێکی سیعدادیان هەیە ئەمە سەرەتا تۆزێک حساسیت هەبوو بەڵام ئێستا باشترە ئێستا تەسەورەکەم لە بەرەوەی میدیای جیهانی ئەوەنگە تێکەڵاو بۆ سەرکردەکانی هەموو جیهان ئەکرێنە کاریکاتێر ئەسان ئێستا ئیعتیبارێکە ئەو سەرکردانە کە بکرێنە کاریکاتێر ئیعتیبارێک وەرەگرن زۆر جار لە حەولێ انتخابات تا بەکارهێنرێ من بیرمە ساڵی 1993 یەکەم کەس کە شکلی بڵین کاریکاتێری کەسێکی ناسراوە بڵین کەسێکی بڵین وەکو شێرکۆبێ کەسم دروست کرد شێرکۆبێ کەس لەبەری کەسێکی ڕۆشنبیرە زۆر خۆشحاڵ بوو دوایی کە ئەوەی بینیەوە و ئەو کاتە بوو کە وەزیری ڕۆشنبیری بوو دوایی بەهۆی ظروفی ئەو کاتەوە وازی لە وەزارەت هێنا و ئیستیقالەیە و یەکەم کاریکاتێر بوو لە کوردستانی نوێ بڵاوکرا دووری تەوانەوە پێما بێ یەکەمین کاریکاتێری شخصی بووە کە لەو کاتا بڵاوکرا بێتەوە لەسەر کەسێکی گەورە کار بەدەستێکی گەورە بێنە سەر مەسەلەی شقامەکە دیارە پێم وابێ کێشەکەی ئەوەی کەسانی با بڵین ئێمە لە شقام هەمیشە لە ناو شقام هاڕێن بەس هەز ناکەین ئەو هەموو پانتایە گەورەی هەیە لەسەر شقام دەتوانین وەکو تابلۆ بەکاری بێنین وەکو پالێتێکی گەورەی تابلۆ بەکاری بێنین من یەکەم جار لە کوردستان لە هەڵەبجە ئەو کارم کرد دوایی لە سەهۆڵەکە دوایی لە پارکی ئازادی لە شارەکانی تری ئەوروپا لە پارکی فۆندل پارک لە شاری لە لەندەن ئەو کارانە کە ئەنجاممە بەش گرنگی بابەتەکە بۆ من لە ئەساسا ئەوەیە کە جمهور بەشداری پێ بکەم ینی ئەوانەی کە من تەنها تەختیتەکەیان بۆ کێشم دوای ڕێنوێنیانەکەم و هەر ڕێبوارێکە لێوە ئەڕوا ئەو ڕەنگەکە و تەباشیر و ڕەنگەکانی ئێمە دەست و خۆیان دەسەکەن بە پڕکردنەوەی ینی خۆی ئەبێتە پێرفۆرمانسێکی هوەری لەگەڵ ئەین تەنها ئەوە نییە ئیشێکی وێنەیەکی فۆتۆگراف وێنەیەکە لەسەر ئەیکێشی دواتر وێرانی کە ئەیگیرە دوایی فیلمی لێ ئەیگیرێ زیاتر نمایشێکی هوەریشە لەگەڵ یا هەتا ئەو کارێکمان کرد بۆ کۆبانەی وەخت خۆی لە لەندەن لە ترافل کار سکوێر کە زۆر گەورە بوو خەڵکێکی زۆر هەموو شاری لەندەن ناوەڕاستی لەندەن بوو زۆر خەڵکێکی زۆر هاو دوایی هاوڕێی خۆشەویستی کاک دۆران سۆرانی فیلم ساز تەسویری کرد و کردی بە کلیپ گۆرانی خستە سەر و بوو بە هەنیشتەکە بوو بە کلیپێکی هوەری ینی وەکو لەوە دەرچوو کە ببێ بە تەنها کارێکی نمایشکە و کارە لەسەر جادە یەک فترەیەک ئەمێنێتەوە ئەڕوات نامێنێت ئەوەی کە تۆ گرنگە بیهێڵیتەوە ئەو نمایشەیە و
ئەو دۆکومنتکردنەکەیەتی بە وێنە بە فلیم بەو کارانە زۆر باشە جا کاکڕێناس لە بەشێک لە ئیشەکانی جەنابەت ئێمە بینین لەسەر کۆمەڵێک لە چەمکەکان وەکو بۆ نمونە ئاشتی ئیشت کردووە یان لەسەر هەندێک لە با بڵێن پرسەکانی کورد وەکو کیمیابارانی هەڵەبجە ئەمانش تەنانەت لە ئیشەکانی بەڕێز ڕەنگی داوەتەوە پێم خۆشە خۆت باسێکی ئەم لایەنەی هوەری خۆشتمان بۆ بکەیت وەکو پێشتر باسم کرد ئەو ڕووداوانە جا ڕووداوی محلی خۆمان بێت ئەو ڕووداوانەکە بەسەر وڵاتەکەمانە هاتووە یان بەسەر خەڵکی کوردستانە لە بە درێژای ئەم مێژوە دوو درێژەی هەبوو لە کێشەی سیاسی و کۆمەڵایەتی کێشەی مرۆڤایەتی بوو ئەمانە کاریگەری و لەسەردانی بەڵام گرنگە ئێمە هەڵبژاردننی مناسبەتەکەش گرنگە بۆ نمونە تۆ لە چ کاتێکا ئەو مناسبەتە ئیبرازەکەی ینی بۆ نمونە ئایا ئەم کاتە بۆ لە کاتی هەڵەبجەیە تۆ ئەتوێت چ پەیامێک بگەێنی تەنها پەیامی یادکردنەوە نەبێت پەیامێک بێت کە بتوانیت لە ڕێی ئەوە شۆ کۆمەڵێک پەیامی بەی نەوەی داهات و یان پەیامێک بێ کە تەنها لایەنێکی یادکردنەوە نەبێت پەیامێ بمێنێتەوە بۆ مێژوو ئێمە ئەم مێژۆ نابێت لە یادکەین کە بێ ئەم مقاومەتەکە کراوە ئەم مقاومەتێک ئێمە لە کۆبانی کردومانە لە کوردستان لە هەر جێگەیەکی کە مرۆڤی کورتیا کێشەی هەبوو کێشەی ئاوارەی هەبوو کێشەی ینی لایەنێک بۆ مێژووی هێڵێتەوە ئەم زوروفانەی کە ئێمە پیاتیە پەڕین ناکرێ هەروە چێمە بەداخەوە ئەمە پاسە میلەت ئێمە وڵاتی ئێمە لە ئەرشیفکردن و تۆمارکردنی مێژووە زۆر لەو زۆر کەمی هێناوە پێویستمان بۆیە لە ڕێی هونەرەوە بتوانین ئەو کارە ئینشاءڵڵا لەسەر دەستی هونەرمەندانێکی ئازیز وەکو جەنابەت و هاوپیشەکانت ئەم ئیشە و ئەم با بڵێن کەم و کوڕیە کە هەیە بۆ ئەرشیفکردنی بابەتەکانی پەیوەندی بە مێژووی کوردەوە ئینشاءڵڵا هەنگاوی باشی بۆ ئەنرێت سپاست ئەکەین ئەوەی کە بەشێکی سکایپ ئەمڕۆ بەیانی لەگەڵ ئێمە بووی هیوای بەردەوامی و ئینشاءڵڵا لە شتاخیت بۆ خوازین سپاست ئەکەین کاگڕێناس